بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان ئاماری 6 مانگی یەکەمی ئەم ساڵی بڵاو کردەوە بەپێی دەستەی دەستپاکی هەرێم بێت لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 54 کەیسی گەندەڵی ڕەوانەی دادگاکان کراون و لەو 54ش پێنجیان یەکلا کراونەتەوە. سەرۆکی دەستەی دەستپاکی باسی لەوگت کە ڕێگری لە کارەکانی دەستەکەی و ئەو حکومانش کە دەدرێن بۆ گەندەڵکاران حکومەکەیان سووکە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ڕۆڵی دەستەی دەستپاکی چیە، توانیوێتی ڕوبەڕووی گەندەڵی ببێتەوە یاخود دام و دەستگاکانی چاودێری لە هەرێمی کوردستان بەهێزترن یاخود گەندەڵکاران. ئەوە لەم کابینێژە هیچ چەنگا و استراتیجێکەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەگەڵمان. دەستپاکی هەرێم ئاماری 6 مانگی ئەم ساڵی کەیسەکانی گەندەڵی بڵاو کردەوە. بە پێی ئامارەکان لە 54 کەیسی گەندەڵی تەنیا 5 کەیسی لە دادگاکان یەکلا کراونەتەوە. لە یەکی ئەم ساڵە تا کۆتایی مانگی 6 تا 36 ئەوە ئەم ساڵ داوای هەواڵدەری لەو 6 مانگە 53 داوای هەواڵدەری تۆمار کراوە. داوای هەواڵدەری بەس ئەو کەیسانەیە کە تێیدا لێکۆڵەری دەستپاکی تەحقیق تێدا دەکات، وردبین تێدا دەکات، بەڵام نەچۆتە بەردەم هێشتا نەخراوەتە بەردەم دادوەری لێکۆڵەری دەستپاکی. خۆی گشتی داوای هەواڵدەری لەم تا ئێستا 277 داوایە، 53 ئەو 6 مانگەی ئەویتریان دیارە ماوەی ساڵایی ترە. بەسبەت داوای سزایی تۆمارکرا ئەم ساڵ 158 داوایە لەم 6 مانگە. 158 داوای ئەو داوانن کە لەژێر ئیشرافی حاکمی تحقیق لێکۆڵنەوەی تێدا دەکرێت. کۆی گشتی داوا سزایەکان لە هەر سێ پارێزگای هەرێم تەبانە داتانس ئاستی هەر سێ پارێزگاکەیە ئەو دوێ سلێمانی لۆک 445 داوای سزایی مانەیە کە ئێستا لێکۆڵنەوەی تێدا دەکرێت لەژێر ئیشرافی هەر سێ دادوەری بەڕێز تەبان لەگەڵ هەڵەبجە و گەرمیانیش. کەواتە کۆی گشتی داوا هەواڵدەری و سزایەکان کە ئێستا دەستەی دەستپاکی لێکۆڵنەوەی تێدا دەکات 722 کەیسی گەندەڵیە کە لە هەردوو قۆناغی 177 هەواڵدەریە و 445 کەیسی سزاییە. داوا ڕەوانەکراوە بۆ دادگاکان ئەم ساڵ لەو 6 مانگە 54 کەیسی گەندەڵی لەلایەن دادوەرانی لێکۆڵنەوەی دەستپاکی لە پارێزگاکانی حاڵەی دادگاکراوە. کەی حاڵەی دادگاکراوە ئەی لێکۆڵنەوەی تێدا تەواو بووە و چاوەڕێ دەکرێت کە دادگاکان بڕیاری کۆتایی لێ بدەن. ئەم ساڵ لەم 6 مانگەدا تەنها 5 کەیس لە دادگاکان حەسم بووە، تەنها 5 کەیس حەسم بووە. بەهۆی زیادبوونی ڕێژەی گەندەڵیەوە لە سەرەتای ئەم ساڵەوە بڕیاردرا دادگایەکی تایبەت بە بەرەنگاربوونەوەی گەندەڵی پێک بێنرێت، بەڵام تاوەکو ئێستا دادگاکە دەست بەکار نەبووە. خۆتان دەزانێت لە کێشە ئەساسیەکانی ئێمە بەردەوام لە هەموو کۆنگرە ڕۆژنامەنووسەکان سەمانسە کردو ئەوەیە بەڕاستی نەبوونی یاخود تەرخانەکردنی دادگایەکە تایبەت بە کەیسەکانی گەندەڵ. بەڵێ ئەم ساڵ لە مانگی 2 ئەو بڕیارە لە ئەنجومەنی دادوەری دەرچووە، بەڵام هەندێک بەوە کاری ئەو گۆڕانکاریی کە لە ئەنجومەنی دادوەری کرا تا ئێستا ئەو پرۆسەیە تەواو نەبووە. ئێمە لە 1-2 ڕۆژە لەگەڵ یاندا دەنیشتین داوا دەکەین لە پرۆسەیە بەڕاستی برێن خێراتر بکرێت، چونکە هەتا ئەو کەیسانی کە حکمش دەدرێن هەر حکمەکان حکمی بەڕاستی زۆر سوورکرد بەشێکی زۆر بە تەنفیزی تێدایە. لەبەرەوە ئێوەی بەڕێز و خەڵکی کوردستانی بزانن حکمدان لەسەر کەیسەکانیشی دەستەی دەستپاکی دەیشی دەستی دادگاکانە لەسەر ئێمەیە کەیسەکان بجۆڵێن و بە دوای دادابچین و بگاتە قۆناغی کۆتایی و ئەو کەیسانی دادوەرانی لێکۆڵنەوەی دەستپاکی قەناعەتیان پێەیە بینێن بۆ دادگاکان، بەڵام بەتاکید لە مقابلدا پرۆسەی یەکلایکردنەوەی کەیسەکان خاوە. وڵا بەتاکید ڕێگریە جارێک کەمی توانای موسساتی چاودێری بە خۆمانەوە بەکید ڕێگریەکی گەورەیە. ئێمە لە هەموو کوردستان لە حدودی 21 محققی دەستپاکیمانەیە کە لە کوردستان نانی کەم پێویستمان بە 120 هەیە. هاوکات دۆسەی نەوتی هەرێم زۆرترین گەندەڵی تێدایە، بەڵام تاوەکو ئێستا دام و دەستگا چاودێریەکان نەیانتوانیوە لێکۆڵینەوە لە گەندەڵیەکانی ئەو کەرتە بکەن. سەرۆکی دەستەی دەستپاکیش دەڵێت دۆسیەکە لە دەرەوەی وردبینی دەستگا چاودێریەکانە. کەم هەرکەرتی نەوت و گاز لە کوردستان ئێستاش پێتان دەڵێم هەتا ئەو سندوقی داهاتی نەوتیەکان دانەمەزرێت تا ئەو کۆمپانیانەی کە لە یاسای وەزارەتی سامان سروشتیەکان دانەمەزرێت لە دەرەوەی بەڕاستی وردبینی دەستگا چاودێریەکان مەسەڵەن بەمە دیوانی چاودێری داراییتی. ئێمە زۆر جار زانیاریمان بۆ هاتووە لەسەر بابەتانە تەواو دەستگای کە هاوکاری ئەمە کە لە وردبینی کەیسەکان دیوانی چاودێری دارایە بە سوپاسە داوامان لێکردون ئەمە نەمانتوانێ وردبینی بکەین. یعنی تۆ لە ئەوەل و ئاخرە لە کەیسی گەندەڵی کە دەدرێت بەردەم دادوەر داوای بەڵگەت لێ دەکات.
بەڵگەکان دەبێت بەڵگەی مقنیع و سلمێنەر بن بۆ ئەوەی ئەو حکم بدات. لە هەرێمی کوردستان چەندین دام و دەستگا بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بوونیان هەیە، بەڵام ڕێگری لە کارەکانیان دەکرێت. هەریەک لا پەرلەمانی کوردستان و دیوانی چاودێری دارایی و دەستەی دەستپاکی یەکێک لە ئەرکە سەرەکیەکانیان چاودێری و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە، بەڵام نەیانتوانیوە ئەو ئەرکە جێبەجێ بکەن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میوانداری بەڕێز محمود ڕەزامین پەرلەمانتاری پێشووی عێراقمان کردووە. کاک محمود بەخێر بێن. سوپاس سوپاسان دەکەین. ئەگەر سەرەتا لە هەڵسەنگانێک بۆ ڕۆڵی دەستی دەستپاکی دەست پێ بکەین لە کوردستانە، ئەمڕۆ سەرۆکی دەستی دەستپاکی باسی لەوە کرد کە لە 6 مانگە 54 کەیسی گەندەڵی ڕەوانەی دادگا کراوە، 5یان یەکلاکراونەتەوە. ڕێگەدراوە لە کوردستان دام و دەستگە چاودێریەکان بەرەسی دەستپاکیشەوە ڕۆڵی خۆیان ببینین. زۆر سپاس کاک حەکیم بۆ میوانداریەکە و بۆ پرسیارەکەش. خۆی لە ڕاستیە ینی من لە نزیکەوە دکتۆر ئەحمەد ناناسم، بەڵام ینی لە دوورەوە دیارە منی پیاوێکی هێمن و بەڕێز و ئەوانەیە، بەس ئەم دەستگایانە لە ڕاستیە دەستگای هینن، ینی دەستگای ڕواڵەتی تەنیا بۆ ئەوە دروست کراوە بڵێ ئێمەش ئەومان هەیە. هیچ ناتۆ لە هەرێمی کوردستانە لە ناو مەسئولینی حکوومەتی و حیزبیە لە ناو لووتکەی دەسەڵاتە هی حیزبی و حکوومەتی ئەتوانی ڕۆژانە 50 کەس بی لەسەر مەلەفی گەندەڵی بی بە محکەمە، معنای نییە لە حەڵمانە 53 کەیسیان هەبێ و ناشگەنە نەتیجە. لە ڕاستیە من پێم وایە ئەم دەستگایانە هەمویان بوون بەبار بەسەر کۆمەڵەوە، بەسەر کۆمەڵگاوە، چکە موچەوەرە گرنگ امتیازاتیان هەیە، کرێی ئۆفیسەکانیان پارەیەکی زۆر سەرفەکرێ، بەڵام چی ئەکەن یانی چ بەرهەمێکیان هەیە. ئەمانە ئەبێ لە بەرامبەر ئەو موچەی وەریەگرن، ئەو امتیازاتانە هەیەە، ئەو کرێی خان و ئۆفیسانی بۆیان ئێرێ ئەبێت لەوە زیاتر پارە بگەڕێنەوە بۆ میلەتەکەی ئێمە. ئەتوانن ئەمە بکەن؟ من گومانەکەم ینی تاوەکو ئێستا من لە راپۆرتەکانیانە ینی هینێکی ئامارێکی وایە نییە ئەو چەند ساڵە ئیشیان کردەوە لە 2011 پێم وایە قانونەکەیان هەیە، لە 2011 ئەم هەیئەتە و قانونەکەی هەیە، تاوەکو ئێستا چێنیان جێڕاوەتەوە. ساڵی پار هەیئەی نەزاهەی حکوومەتی ئیتیحادی نزیکەی زیاتر لە ملیارێک دۆلاری گەڕاندۆتەوە بۆ خەزانەی حکوومەت لە مەلەفی گەندەڵی. ساڵی پار هەیئەی نەزاهەی حکوومەتی ئیتیحادی 8,891 کەسی یاوە بە دادگا. هەر لە ناو ساڵی 2020 نزیکەی 900 کەیس حکمی قەزاییان بۆ دەرچووە. لەو کەیسانەی کە حکمی قەزاییان بۆ دەرچووە، لەوەی کە پارە گەڕێنراوەتەوە، لەوەی ڕێگەی لە خراپبەکارهێنانی پارە گرتووە، ملیارێک زیاتر لە ملیارێک دۆلاری گەڕانەوە بۆ خەزانەی حکوومەت. ئەمە طبعاً هەرچیەکیان تیا سەرفکەی تۆ زەرە ناکەی لە هەیئەتەکەیە. لەبەر ئەوە لە ڕاستیە ئەم دەستگای وەکو پەرلەمان، ئێمە دەستگا چاودێریەکانمان هەمویان ڕواڵەتین. مهمترین دەستگا لە هەموو دنیاە دەستگای چاودێر پەرلەمانە. پەرلەمانی ئێمە ئەوتانێ ئەیبینی پەرلەمانێکە لا حول له ولا قوة، هیچ حسابێکی بۆ ناکرێت. سوڵتەی دەسەڵاتی جێبەجێکردن، سوڵتەی تەنفیزی بە کامیلی، سوڵتەی تەشریعی کۆنتترۆل کردۆ لە حاڵێکە لە سیستمێکی سیاسی تەندروستی پەرلەمانیە ئەبێ پێچەوانەکەی ڕاز بێ، ئەبێ پەرلەمان سوڵتەی تەشریعی سوڵتەی تەنفیزی کۆنتترۆل بکە، نەک بەعکسەوەکەوە ئێستا ئێمە بینی. ئێستا دەستی خراوەتە بینە دەستخراوەتە بینی هەموو سوڵتەکانەوە، بە تەنیا سوڵتەی تەشریعی نییە. سەیری سوڵتەی قەزایی و سەیری مەلەفی هینەکان دادگایکردنەکانی گیراوانی بادینان بکە. یعنی ئەمە بۆ خۆی لە بیرمان نەچێ، ئەمە یەکێ لە ئەرکەکانی ئەم دەستەی هینە دەستەی دەستپاکیی هەرێمی کوردستان ئەوەیە کە بڕواچکەم ئەمە لە قانونەکە لە ساڵی 2014 بە قانونی ژمارە 7 ساڵی 2014 پەرلەمانی کوردستان
قانونی ژمارە 3 ساڵی 2011 دەسەی گشتی دەستپاکی هەموار کردوێتەوە لە مادەی دووی ئەم هینەیە لە مادەی دووەمە مادەی دووەمی قانونی ژمارە 7 ساڵی 2014 دوو برگەی بۆ زیاد کردووە من باسی برگەیەشانەکەم ئەڵێ بە برگەی حوتەم و هەشتم مادەی ئەڵێ دوو برگە بە ڕیزبەندی حوتەم و هەشتم بۆ مادەی یەکەمی یاساکە زیادەکرێ یعنی مادەی یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2011 زیادەکرێ مادەی حوتەم بەس من ئەوەی کە برگەی حوتەم بۆ مادەی یەکەمی قانونە ئەسڵیەکە زیادکراوە ئەڵێ چی ئەڵێ تاوانی گەندەڵی ئەمانە تاوانن مەبەست لێی بریتە لە هەر تاوانێک لەو تاوانانەی کە لە مادەکانی 233 234 271 272 275 276 290 293 296 یاسای سزادانی عێراقی ژمارە 11 ساڵی 69 دەقیان لەسەر کراوە ئەمە قانونی ژمارە هینە لە بەردەستی منایە نازانم هینەکەتان کامێراتان لەکوێ زوم کاتە سەری ئەمە قانونی عقوباتی عێراقی ژمارە 111 ساڵی 69 ئەگەر بچینەوە سەر ئەم مادانە یەکێک لەو مادانە باسی ئەوە کە سوڵتەی قەزایی کە بە خراپی بەکاربهێنرێ ئەبوو قازیەکانی کە ئەبوو محکەمەی تەمیز بێرێمە محکەمە ئەبوو ئەم کەیسێک لەسەر محکەمەی تەمیز و لەسەر محکەمەی تاوانی دادگای تاوانی دووی هەولێر کە بە نەحەق ئەو کەیسانە هەموو کوردستان ئەزانێ نەکەم و کوردستان هەرچی دەوڵەتێک کنسوڵیەتی لە هین هەیە کنسولگەری لە هەولێرە هەیە ئەزانێ ئەو کەیسانە هەمووی کەسی ناقانونی و کەسی سیاسی ڕوتن بۆ مەبەستی تایبەتی بەکارهێنن سوڵتەی قەزایی بەکارهێنرێ بۆ سەرکوتکردن باشە ئەبوو ئەم هەیئەتەی ئێمە بڕایە مەلەفێکی لەسەر ئەو هینە بکردایەتەوە ئەوە زۆر خەتەرە چکە تۆ ناتوانانی گەندەڵی لە ناوبەری ئەگەر سوڵتەی قەزایی سربەخۆ نەبێ ئەگەر پەرلەمان سربەخۆ نەبێ ئەگەر دەستەی دەستپاکی هەرێم سربەخۆ نەبێ ئەگەر دەستگای چاودێری دارایی سربەخۆ نەبن ئەمانە دەستگای چاودێرین لەسەر سوڵتەی تەنفیزی ئەبێ ئەمانە طبعاً بە پۆلیسیشەوە لە ناو سوڵتەی تەنفیزیا بە پۆلیسیشەوە چکە تۆ کە قازی حکم بۆ هینێک دەرەکە حکم بۆ تاوانبارێکی لە گەندەڵیەوە گلاو بێ حکومی بۆ دەرەکە چێ ئەبێ بچێ بهێنێ ئەبێ پۆلیس بچێ بهێنێ لەبەر ئەوە ئەبێ پۆلیسی سەربەخۆ بێ ئێمە هەمومان ئەزانین نە دەسەی دەستپاکی سەربەخۆیە نە سوڵتەی قەزایی سەربەخۆیە نە پەرلەمان سەربەخۆیە نە دەستی چاودێری دارایی سەربەخۆیە و نە پۆلیسی سەربەخۆن لەبەر ئەوە باسکردن لە چاکسازی و باسکردن لە دژایەتیکردنی گەندەڵی ئەمە لە ڕاستیە بۆ سەرخۆشکردنی میلەتە بۆ لە بیربردنەوەی کێشەکانی ترە لە لای میلەت ئەجنا بە هیچ جۆرێک ئەم دەسەڵاتە بەم نەفەسە حکومڕانی بکە بەم نەفەسە درێژە بە حکومڕانی با تا 1000 ساڵی تر ناتوانێت چاکسازی بکە چکە ناتوانێت ئەو دەستگایانە سەربەخۆ بکە ئەگەر ئەو دەستگایانەی سەربەخۆ کرد خۆی ئەچێتە هەموو ئەوانەی لە لوتکەی دەسەڵاتان خۆیان ئەبێ هەمویان بچنە زیندانەوە خۆیان ئەبێ هەموو ئەو سامانەی کە بردویانە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە کە بە دەیان و ڕەنگە بگاتە 100 ملیار دۆلاری دیارنەماو لەم هەرێمەی ئێمەیە ئەبێ لەسەر ئەوانە بێرێن بە محکەمەوە پارانیان لێوەرگیرێت باش خۆی هەر لە دەستی سپاکیش فۆرمی پڕکردنەوەی سامانی شێ لە سەر سپاکی بەڵام بڵێ ناوڕووکێر بۆ ڕاگەنەکان بڵاو ناکرێتەوە فۆرمی لێکۆڵینەوە لەسەر سامانی بەرپرسان ئێستا ئەمە من راپۆرتێکی ساڵی 2007 لە بەرەوەی ناوی خۆشمیتیایە لە پارێزراوە کە وەختی نایی بووم بەرائای زیمبەمانداوە ینی ساڵانە لە عێراقا هەرچی فەرمانبەری هین هەیە گەورە هەیە ئەوانەی هینی خاص طبعا لە محافظ بەرەو ژوورەوە لە مدیرعام بەرەو ژوورەوە هەر هەمویان ئەبێ فۆرمی زمەی مالی پڕ بکەنەوە هەموو ساڵێک ئەوەی کە پڕی ئەکاتەوە لێرە ناویێت ئەڵێ پڕی کردوێتەوە ئەوەی پڕی نەکردوێتەوە هەر لێرە ناوی ئەنووسێ فلان محافظ فلان پەرلەمانتار فلان وەزیر فۆرمی پڕ نەکردوێت بڵاو دەکرێتەوە بۆ خەڵک بۆ ڕای گشتی و لە سایتەکەشیانە هەیە و بە تەقریریش بە راپۆرتیش بڵاوە بێتەوە ئەمە کورتەیەکی راپۆرتی ساڵی 2007 60 لاپەڕەیە 68 لاپەڕەیە پڕە لە جۆدەل و لە ناو باشە لەبەر ئەوە باسکردن لە دژایەتیکردنی گەندەڵی ئەوانە بە هین نابێ بەدەم نابێ بە ڕێکلام نابێ
ئەگەر ئێستا بزانین ئەتوانێت دوێنێ کاک عەلی حەمە ساڵح شتێکی مەلەفێکی خەتەری بڵاو کردوێتەوە ئەڵێ دوو پارچە زەوی کە کەوتونەتە نێوان شەقامی 100 مەتری و شەقامی 120 مەتری بەرامبەر هینە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی 682 نمە 682 یعنی ملیۆنێک و 700,000 مەتر دووجا باشە یعنی تۆ بۆی خەڵک تێبگا ئەمە چەند گەورەیە ئەم مەساحەیە تۆ ئەگەر لە هینەوە بیگری لە فولکەکەی بەردەمی هینەوە بیگری باخی گشتیەوە بیگری هەتا ئەگەیتە دووڕیانی سەرچنار تقریبن ئەمە نزیکەی 1600 متر بۆ 2000 متر کە هینە یعنی ئەلێەوە ئەوە نەبڕە ئۆتۆمبیلێک ئەوە نەبڕە بڕوا بەرەو ژوور بە ئەوەنەی تر لەو لاوە بێتەوە ئەوەنەیکە لەو لاچەوە بێتەوە یعنی چوارگۆشەیەکمان بۆ دروست بکە بەقەدەر ئەوە مەساحەکەی ئەوەنەیە دوو کۆمپانیای دوو کەسی تایبەتی بردویان بۆ خۆیان ئەیفرۆشن بۆ خۆیان ئەیکەن بە ڤێلا بۆ خۆیان ئەیکەن بەین ئەیفرۆشنەوە بە میلەت بە ملیار دۆلار قازانجی لەیەکەن ئەمە ئەبێ ئەتوانێ دەستگای نەزاهەی ئێمە جەنابی کاک دکتۆر ئەحمەد دەتوانێت بڕوا بەیانی مەلەفێک لەسەرمانە بکاتەوە بڵێ ئەمەتان چۆن بردووە ئێمە هەموو ڕۆژێ ئەو کەسە یەکەمەکانی کە پەرلەمان ناتوانێت پێ دوێ دەستەی سپاکی دەتوانێت ئەو بۆ پەرلەمانیش ڕاست نییە بۆ بڵین پەرلەمان یەک مشکلە هەیە پەرلەمان هەیئەتێکی هەیە پێوترن دەستەی سەرۆکایەتی ئەم دەستەی سەرۆکایەتیە ئەگەر هەموو لە بینی یەکە ڕێک نەکەون هیچ مەلەفێکی گەندەڵی ناتوانن بۆ مناقەشە بچێتە ناو پەرلەمانەوە ئەبێ بیخەنە لیستەی کاری بەرنامەی کاری پەرلەمانەوە جەدوەل ئەعمالە باشە نایخەن لەبەرەوە ئەمە خەتەرە چکە سەرە گەورەکانن ناوە یەکەمەکانن چێ وێرە بچێ پەرلەمان نەتوانێت یەکێنە پەرلەمان نەدادگە نەسیس پێ ناچوان بەلای سەرە گەورەکاندا بڕۆن هەمومان ئەزانین ینی ئەو بۆ دادگال ڕەنگە ئەمە ئیتر خەڵکی کوردستان بەسی بێ ئەو کەیسانەی گیراوەکانی بادینان بەسن بۆ ئەوەی کە بسەلمێت بەبێ هیچ گومانێک بە ڕێژەی لە 100 میلەتەکەی ئێمە دڵنیا بێ کە سوڵتەی قەزایی سەربەخۆ نییە چکە ئەو دادگایە تاوەکو ئێستا 5 کەسیان دادگا حکم ماوە ئەوە دوو وەجبەیتریان خەڵکیان دادگا کردووە هەتاوەکو ئێستا یەک بەڵگەیان دەست نەکەوتووە یەک شایەتیشیان دەست شایەتی ڕوبەڕوو شایەتی وەهمیان دروست کردووە ناوی نییە ڕەنگی نییە دەنگی نییە ئەو ژمارەیان ناوەتێ تاوەکو ئێستا نەیانتوانیەوە یەک بەڵگەیان لەسەر بگرن یەک شایەت بێ شایەتێکی حەقیقی بێ هەموو ئەو میلەتەکەی ئێمەش ئەزانن پەرلەمان هەر هەموو ئەندامانی پەرلەمان ئەزانن خۆیان بەشێکیان ئەوانەیە کە مەطلبن هەموو جارێ ئەچن بۆ دانیشتنەکان هەموو قونسوڵگەریەکان و هەموو سەفارەتەکانی لە عێراقا هەن ئەزانن ئەمە دازگایەکی ناحەقە ئەم قازیانە خۆیان لەسەر ئەم کەیسە بگریان بە دادگا دەستەی نەزاهە ئەتوانێت بچ مەلەفی وا بکاتەوە چکە دەستەی نەزاهە ئەتوانێت مەلەف بکاتەوە جا ئەگاتە نەتیجەیان ناگە ئەوان شتێکی کەیە ئەو بەڵام دەسەڵاتی هەیە قانون ڕێگەی پێداوە بڕە لەسەر ئەم کەیسەی کە عەلی حەمە ساڵح دوێنێ بڵاوی کردوێتەوە ئەتوانێت بڕە مەلەفێک دروستکە لەسەر کەیسی گیراوانی بادینان دەسەڵاتی قانون دەسەڵاتی داوەتێ کە بڕە مەلەف دروستکە ئەتوانێت بچێ مەلەف دروستکە ناتوانێت لەبەرەوە چۆن ئەتوانێت گەندەڵینە ناوبەرێ باش بەس سەبارەت بە ئەمە بۆ پەرلەمان و بۆ دیوانی چاودێری دەستەی سپاکیش بەتایبەتی لە دۆسیەی نەوت توانی وێنە هیچ بڵین لێکۆڵنەوەیەک بکەن یاخود دەتوانرێت لە دوو تایبەتی لە دۆسیەوە چووکە بڕۆ سەرۆکی دەستەی سپاکیش باسیکێت تا سندوقی داهاتە نەوتێکان تا ئەو چوار کۆمپانیای کەراسەی نەوت و غاز ژمارە 22 ساڵی 2007 داهاتون دانەمەزرێن ناتوانرێت پرۆسەی چاودێری جێبەجێ بکرێت ئەتا ئێستا دەستەی هین خۆی ئەوە چەند جارێکە ئەڵێن دەستەی دەستپاچی هەرێم ئەڵێ وەزارەتی سامانە سروشەکان هیچ زانیاریەکمان نهاتێ چاودێری دارایی داوایان کردووە زانیاریان نەداوە پەرلەمان داوای کردووە زانیاری نادەن مەلەفی نەوت یەکێک لە خەتەرترین مەلەفەکانە لە هەرێمی کوردستانە و مەلەفی نەوت هەرێمەی ئێمە وێران کردووە چونکە فیرعونەکانی کردووە بە فیرعونتر کردووە و هەژارەکانی هەژارتر کردووە ئێستا هیچ شتێک لەم هەرێمانەماوە هین نەبێ ینی سەرە گەورەکانی دەسەڵاتی حیزبی و حکوومەتی
کۆنتترۆلیان نەکرد بێ تۆ وەرەسەر بازاری کەرتی تایبەت بازاری ئازادیان ناونەوە ئێستا کەرتی تایبەت کارەبات کە تایبەت دەکرێ لە سنووری دێگەڵە بەرەو ئەملاوە کۆمپانیایەکی حیزبەکەی ئەملایبا لە سەروی دێگەڵە بەرەو زاخۆ کۆمپانیای حیزبەکەی ترعیبا هی نەوت لێرە هەرچی هینە مەسلحەتی نەوتی هەبێ حیزبەکەی ئەم لایبە لەولاش حیزبەکەی ئەو لایبە گومرگ لەملا حیزبەکەی ئەم لایبە لەولا حیزبەکەی ئەو لایبە لەبەرەوە هیچ شتێک کەرتی تایبەت نەماوە کەرتی تایبەت بە ناو هەیە ئەجنا لە ڕاستیە کەرتی ئابووری حیزبی هەیە ئابووری خزمیشی پێوتی ئەمە یەکێ لە خەتەرە گەورەکانی ئابووریە چکە دەسەڵات خۆی لەسەرەوە بازار کۆنتترۆڵەکە بۆ ئەوەی کە خۆی لە واجهها نەبێ مباشرەتەن لە سوورەکە نەبێ کۆمپانیا دروست ئەکا و واجهە بۆ خۆی دروستکەوە کۆمپانیا بەیەکێ لە خزمەکانی خۆی لە نزیکەکانی خۆی یا لە ئەتباعەکانی خۆی ئەمە پێوتری ئابووری خزم لەبەرەوە ئابووری خزم هەموو بازاری هەرێمی کوردستانی داگیر کردووە هەنێ سەرمایه‌دارمان هەیە کە لە ڕابردوو هەیان بووە ئێستا پێگەیشتون ئەوانەش ئەگەر سەرانە نەدەن ناتوانن لە بازارڕا چالاکییان هەبێ هەرچ وەختێ حیزبی حاکم لە منتیقەکە چێ بەگژیان ناتوانێت ئیفلاس بەس دەڵێنەوە بۆ نمونە پێدانی کەرتەکان کەتە خزمەت و گوزارەکان بە کەرتی تایبەت لە سوارچەوەی چاکسازی و باشکردنی کوالێتیە بۆ نمونە بۆ کارەبایە بۆ کۆکردنەوەی زبڵ و خاشاکە بۆ نازانە پێوەری ئاوی ماڵانە لە خاڵە سنووریەکانە بۆ نمونە داهاتی خاڵە سنووریەکانە 180 بۆ کۆمپانیا دەڵێنەوە بۆ باشکردنی کوالێتی و کەمکردنەوەی ڕۆکی ڕاست نییە ئێمە هینمان هەیە من و غالب وەختێ پەرلەمانتار بوون دکتۆر غالب ئەو لە ئەنجومەنی پارێزگا بوو منیش لە پەرلەمانتار بوو لەسەر ئەو هینانەی کۆمپانیانەی لە سەر خاڵە گومرگەکانی سنووری ئێران و تورکیا دروست کراون مەلەفێکمان نابە هێنا بە داواکاری گشتی طبعا داواکاری گشتیان ئیقالە کردیان ئەو کاک بەختیار بوو ئێمە کە بۆمان برد ئەو مەلەفەی ئێستا لەوەیە با بچنەوە بەسەر وەختیان ئەوانە هەمووی دیسانەوە کاک عەلی حەمە ساڵح لە هەموو خۆی بە مەیدانی راپۆرتێکی کردو راپۆرتەکەی سوپاس دەکەم بۆ میژنار ڕۆ داوەتی بە حکوومەتیش و داوەتی بە پەرلەمان و داوەتی بە هەموو شوێنەکان ئەوە ساڵ و نیوەک 2 ساڵە بێ لەسەر گومرگانە باشە هەر گومرگێک نزیکەی 11 کۆمپانیای وەهمی دروست بۆ پارە بە هیچ پێویستی پێیان نییە هەموو کۆمپانیای حیزبن کۆمپانیای واجهەی حیزبەکانن باشە ئەی بۆ گومرگ ئەو هەموو هینە واریداتی کەمی کردو ینی جاران ئێمە لە زمانی هینا بەڕەحمەت بێ کاک نەوشیوان لە کاتی شەڕی ناوخۆیە ئەچێکە لە ناو فڕۆکەیە بەڕەحمەت بێ کاکینی لەگەڵا بێ دارۆی شێخ نووری لەگەڵا بێ و کاتە وەزیری دارایی ئیدارەی سلێمانی بوو باشە ئەچێ بۆ مفاوەزات شەڕی ناوخۆ بۆ پاریس بوو یا پاریس یا دبلنە یا کۆبنەوەکەی پاریس نەکەی دبلنە ئەڵێ خۆی دوایی بە وتارێ بڵاوی کردەوە ئەڵێ لە شێخدارۆم پرسی واریداتمان چەندە پێی بوو ئەڵێ چونکە لەگەڵ یا بوو بۆەوەی ئەڵێ کە پیشانی یام دوای هاتە وتارێکم ئەڵێ ئەم واریداتە ئەگەر بە باشی سەرم بکرێ بەشی ژیاندنی هەموو میلەتەکەمان ئەکا بەشی تەنمیەش ئەکا ئەو کاتە ئێمە هیچ سەرچاوەیەکەمان نەبوو گومرگەی ژیانین ئێسەندەوتمان هەیە گومرگەکان زیان کردووە واریداتی ناوخۆ هەیە باج و خەراج هەیە بە پارەی عێراق هەیە هەموو ئەمانە هێشتا بەش ناکە بۆکوێ چێت 100 ملیارد دۆلاری ئەم هەرێمەی ئێمە لە 1992 کە ئەم حکوومەتی یەکەم هەرێم دامەزراوە هەتاوەکو ئێستا لانی بەلای کەمەوە 200 ملیارد دۆلارێک فەساد و دزی و تاڵانی ئەوانە بردوێتی و بەشی هەر زۆریشی ڕۆشتەوە بە دەرەوەی وڵات باش ئەوەشی ماوەتەوە لە ناو وڵاتەکەی خۆمانە کەرتی تایبەتیان پێخنکاندووە نەوتیان کۆنتترۆل کردووە کارەبا کۆنتترۆلەکەن سمێنی ڕێگەوانیش ڕێگەوا لێکەن سەحیان سەحە بەوتانە کەرتی گشتی کە ئەبێ یارمەتی فەقیر و هەژار با کە بەشی هەرە زۆری ڕەنگە لە سا 70 میلەتەکەی ئێمە پێویستی بە کەرتی گشتیە بۆ هێنچکە ئیمکانیاتی نییە بچێتە کەرتی تایبەت چارەسەری خۆی بکە ئەوانە خۆ هەمویان خەستەخانەی نەکان خەستەخانەکان هەموو هی فێرعونەکانە هیچێ
یا مباشرەتەنی خۆیانە یا واجهەیەکیان داناوە و لە پشتەوە خۆیان بەڕێوەیە لە باری خوێندنی شەر لە باری خوێندنیشنەوەیان کردووە لە خوێندنی لە پۆلی یەکی سەرەتاییەوە هەتاوەکو زانکۆ تەواوەکەی هەموو مەکتەبی تایبەتیان کردوێتەوە مەکتەبی شۆیفاتەیە لێرە شێ و لەوێشەیە کەرتی تایبەتە حکوومەت پارەیاتێ کوڕی مەسئولەکان پێ ئەگەیەنێ بە پارەی حکوومەت باش بە سەبار لەم کابینەیە بڵێن لە کەرتی نەوتابێ لە خاڵی سنووریا بێ هەنگاوی چاکسازی گەونە نەنراوە چکە بەشێ زۆجا بە پسیان حکوومەت بڵێن هەنگاومان ناو بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی یاخود بڵین گەندەڵیان کەم کرد بێتەوە لە بواری بە تایبەتی نەوت و خاڵی سنووری ئەوانە هەنگاوی گەونەر ناوە هیچ ئەنگاوی بچووکیش نانراوە نە گەورە ئەگەر هەنگاوێکی نیو گەورەش بنێرن پێویستمان بەغا نامێنێ موچە بە کامیلی ئەتوانی بەشی پرۆژەش پارە داها تەمین بکەی نیو چاکسازی لە کەرتی نەوتا بکەن پێویستمان نامێنێ نیو چاکسازی لە گومرگەکان بکەن پێویستمان نامێنێت بێژگە لەوەی کە ئەوەی کە بە ناحەق پۆستی راوەتێ ئەوەی بە ناحەق بە وەزیر و وەکیل وەزیر و مدیر عام تەقاعود کراوە ئەوەی بە بندیوارەکان بە سەدان هەزار کەسە بن ئەمانە هەمووی بە طریقەی ناقانونی تەقاعود کراون یا وەزیفەیان دراوەتێ یان موچەکەیان بۆیان تەخمین کراوە هەموو شتی ناقانونی بۆچی نایەن ئەوانە ڕاستکەنەوە ڕاستکردنەوە ئەوەیە کە بچیتەوە بە مەلەفی خانە نشین و بە مەلەفی تۆ تەماشاکە ئێمە لە 2014 کە تووشی ئەم قەیرانی دارایی کە تونتەنە قەیرانی دارایی و ئەوەی بەغا نەهاتووە ئەڵێن هین ڕاوەستاوە تاینان ڕاوەستاوە فەرمانبەریش خانەنشین کراوە زیاتر لە 40,000 خانەنشینیشی هەیە کەچی موچە بەردەوام زیادەکە و کەم ناکات ئەمە چ منطقێکە ئەمە چ منطقێکە تۆ هین ناکەی هینە حرەکەی میلاک نییە ئەوەی ئێستا بەشێک لە دائیرەکان بەدەستەوە ناڵێن خەڵکیان تەعینە بێ جێگەکەی چۆڵە بێ کەس نییە پڕکاتەوە بندیوارەکان لە ماڵەوە دانیشتون کاری حیزبیەکەن بەشی زۆری بندیوارەکان لەسەر حکوومەت تەعین بوون لە مقڕاتی حیزبی و لە ناو شوێنە دەستگا حیزبیەکانە خەریکی خزمەتی حیزبن خەریکی خزمەتی میلەت نین دائیرەکان بەتاڵە بنەوە و شوێنیان پڕ ناکرێتەوە کەچی موچەش بەردەوام زیادەکە یعنی ئەمە طبعا زیادەکە من ئەزانم بۆچی زیادەکە بۆچی لەبەر ئەوەی چەکدار و دەستگای ئەمنی ژمارەیان زیادەکە ینی دادەمەزرێن بەڵێ لە هێزی چەکدار لە 70 تەعینات هەیە لە دەستگای پاراستن و لە دەستگای زانیاری و لە دەستگای دژە تیرۆر و لە نازانم ئەو 1001 ناوەی کە هینە دەستگا چەکداریەکان هەیەانە لە زێرەڤانیە و لە چیەوە ئێستا هەر بە ناوی زێرەڤانیەوە نزیکەی 10,000 چەکداری کوردی سووریات هەیە ئاسایی نییە لەسەر چۆن ئاساییە ئاسایی نیە سەبن و هێزی ڕۆژ چۆن ئاساییە چەکداری وڵاتێکی کە بێنی لێرە بۆ حیزب خزمەتی حیزب بکە خزمەتی ئەجەندا و بەرژەوەندی حیزبێکی تایبەتی بکە لەسەر میلەتی ئێمە موچەوار بگرێت 3,000 لە کوردی ئێران هێناوە ئەوانیشی چەکدار کردووە پێش ئەوەی داعش بشێ 4,000 عەرەبیشی لە منطقەی سەهلی نینەوە خست بۆ ژێرچەکەەوە هەر بەسبوویەوە بە زێرەڤانیەوە ئەوانش هەر لەسەر ئێمە موچەیان وەرەگرت ئەمانە تەماژ هین زیادەکە حەجمی موشە زیادەکە ئەوە بۆ طریقەیە لێرەش تەعینان لە دەستگای چەکدار و سەرکوتکەر و ئەوانە هەر بەردەوام هەیە لەوێش هەیە لەوێ ڕەنگە زۆرتر بێ لێرەش لەبەر ئەوەیە فەرمانبەری مەدەنی کەمە بێتەوە هێزی چەکداری حیزب زیادە بێ نیوەی موچە هەر بۆ هێزی چەکدار دەڕوە نیوەی موچەی هەرێم زیاتر بۆ هێزی چەکدار من هینێک نییە لەبەرەوە شەفافیت نییە ناتوانانی تەخمینی بکەیت چکە هەتاوەکو ماوەیەکیش لەمەوبەر ئێستا نازانم بڕیارێکەیە کە هێزی زێرەڤانی ئەوانش بن بە وەزارەتی پێشمەرگە بەڵام پێشتر نازانم ئێستا بە مەزبوطی چوو بێتە ژێردەسەڵاتی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگەیان نەچوو بێ ئەگەر چووشە لیستەکە ئەیان بە وەزارەتی پێشمەرگەن ریستی ناوەکان و پۆستەکانیان و موچەکانیان یاننا پێشتر ناوی زێرەڤانی دراوە هەموو تەشکیلاتی زێرەڤانی و ئەو دەستگانەی تریکە ئەیان پارێزێ حیمایەکانی خۆیان ناویان داون ئەو بۆ هەفتە و بۆ هەشتاش بڵین
نا بۆ هەفتای ئێرە ئەدرا هەفتای سلێمانی یاوێتی ناوی یاوە سلێمانی ناوی یاوە هەشتا دڵنیان نیم زێرەڤانی لە ناو هەشتایا لە درەوەی هەشتایە بەڵام زێرەڤانی و ئەتبعەکانی ڕۆژ و نازانم ئەوەی ئێران و ئەوەی حسێنی ئەزان پەناو ئەوانە بەبێ لیست بەبێ ناو بەبێ پلە بەبێ موچە داوای پارە بە گۆترە کراوە لە وەزارەتی پێشمەرگە ئەمانگە ئەوە نەمەیتێ باش بەس شوێنێکی ترەیە گەنجەکان بۆ نمونە گەنجی سەبازەکە زیاتر لە 200,000 دەرچوویزان و پەیمانەکانی ساڵان 30,000 دەچێت بێکار بێت بەڵام خەڵکی دەرەوەی هەرێم سوودمن بێت لە داهاتەکەمە شتی وهەیە لە شوێن ئەمە حتا ئێمە لە سەتاسەتی گەنجەکانیشمان کاردار بن بێکارمان نەمێنێ ینی بێکاری سفر بێ هیچ شوێنێکی دنیا حەقی نییە بڕوا چەکداری وڵاتێککە بیهێنێ ئەمە نییە ئەمە بەناوی کوردایەتی و بڵێ ئەویش کووردە و من نیەم لێرە خزمەتیەکەم نەخێر چکە کووردە خۆ خزمەتی نەتەوەیەک ناکە بۆ خزمەتی حیزبێک بەکارە هێرێت سوپاس دەکەم ناوبڕێکمانە دەگەڕێم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن سوودەکانیان بەرهەمە ناوازەیە ڕەگین و بەهێز و تەندروست دەکات پرچ قورس و خاو دەکاتەوە ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان چارەسەری پرچی سوتا و بۆز دەکات ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت شامپۆ و مکەیەفی زێرا باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کاک محمود بێنە سەر هەر لە مەسلەی دوایی دێنی سەر مەسەلی لە کۆڵنەوە سامانی بەرپرسان و ئەوانە بەس سەبارەت بە خاڵە سنووریەکان باز لەوەرکە ئێستا بەتایبەتی لە سنووری سلێمانی پێشتر وا بڕیار بوو هێزی بڵێن ناوخۆ و پێشمەرگە هێزی هاوبەش پێگوون پسێ بۆ سنوورەکان بڵێن ئەوە جێبەجێ نەکرێت هێزی ئاسایش ڕۆشتووە بۆ سنوورەکان پێ دوایە
چاکسازێک دەکرێت لە سنوورەکان بەناردنیم هێزانە بۆ سنوورەکان بەتەبێتی سەر سنووری سلێمانی دەست پێکدا وڵی پێم عرە بەڵێ مزحک مبکی ینی هەم پێکەنێ ناویە هەم گریان ناویە ئەم بینانە تۆ ئەگەر نیەت پاک بێ دزی لە گومرگەکان نەکە پێویستی بەهێز بۆچی هەیە ئەو فەرمانبەرت هەیە چاودێریەکە متەوە ینی بۆچێتی هێز ئەگەر هێزی لەوە بە طبعاً ئەو هێزەشی کە ئەڕۆیش هێژە سەڵاتێکی نەوەیە سبەینێ هێزێکی لە خۆی گەورەتر و دوورتر ئەڕوان لەوێ بە بەرچاویەوە لە پشتی ئەوە بە حەزەکەی بڕۆ بە تەلەڤیزیۆنی بەرە خۆی ئێمە تەلەڤیزیۆن پیشانیاوە لایەڵن بینەکە بە لە پشتەوە یەت داخڵە بێ و لێرەوە هەتاوەکو یەتە گاتە شوێنی مەبەست هینی چەکداری حیزبێشەی پارێزێ باش قاچاقچی کەم نابێت چکە پێشتر بازەکە لێرە و لەو دی و شەر قاچاقیە بۆ بەس ئێستا باز دەکەین ئەوان کردو بۆی قاچاقچێتی نەمێنێ من هیوادارم دەرەکەوێ بە داهاتی گومرگا دەرەکەوێ باش یعنی ئەمە مانگێکی کە ئەبێ بچێتەوە دۆخی جارانی خۆی ئەبێ بچێتەوە دۆخی جارانی خۆی ئەگەر چوو ئەوە زۆر باشە و هەرچەند من تەسەوەرم وایە ئیرادە هەبێ پێویستی بە ناردنی هێزی زیاد نییە چکە ئەوانەی لە گومرگەکەن ئەوان زینا ئەوان نین کە ئەیدزن ئەوانن کە هێزیان لەوان زیاترەوە ڕۆن بار لە پشتی ئەوانەوە بە بەرچاوی ئەوانەوە ئاودیوەکەن و ئەیهێنن پێوەی گومرگی لێبن ئەگەر ئەمە نەمێنێ پێویستی بە ناردنی هێزیکە نییە چاودێری فەرمانبەرەکانەکەم ئەوە تۆ ئەنجومەنی پارێزگای هەیە پەرلەمانی هەیە چاودێریەکە دیارە وسوڵاتەکانی ئەگەر یەکێکی لێ دەرکە و گزی کرد اختلاسی کرد ئەوە باسی اختلاسیشی تایە باسی بەکارهێنانی دەسەڵاتی خراپ بەکارهێنانی دەسەڵات هەموو ڕۆژێک ئەتوانی لەم هەرێمەی ئێمەیە لە هینەوە لە خانەقینەوە هەتاوەکو زاخۆ دەیان کەیسی خراپ بەکارهێنانی دەسەڵات لەلایەن سەرکردە حیزبی و حکوومەتیەکانەوە میلەت بە چاوی خۆی بینێ ئەوە ئیشی دەستەی دەستپاکی هەرێمی کوردستانە فعالیان بۆ بکاتەوە ئەتوانێ بڕات با بچێت لەو سنوورانەی عێراق و خۆشمانە بزانن ئەوانەی کە هێنە هێنن ئاسنی کۆن و ئەوانەی هێنن بۆ معاملەکانی توانەوەی ئاسنی لە لای خۆمان لە بازیان ئەوانە معمەلی زۆر نایبمان هەیە تەبەن سلێمانی ئەگەر باش کۆ کاتەوە سلێمانی یەکەم شاری سەناعیە لە عێراقا یەکەم شاری سەناعیە لە ئەنتاجی ئاسنا لە چیمەنتۆشە ئەمە دوو ئەساسی ترین شتن بۆ بیناکردنەوەی نیشتیمان بۆ ئاودانکردنەوەی وڵات ئەگەر ئەمانە بە منتەزەمی باجیان لێوەربگیرێ نەک بڕۆن بە سەرانە ینی ڕەنگە باجیشیان لێوەرگن شتێکی کەمیان لێوەرگن بە سەرانەیەنەوانە سەرانەیە لەو ڕێگانە هینان بۆ داناون ئەو مەوادانەی ئەیهێنن پێویستیانە سەرانەدەن ڕۆژانە بە دەفتەر دۆلار ئەوانە سەرانەیەن بە ئەتباعی حیزب و مەسئولی حیزب ئەوانە لەو سنوورانەیە باش بەزەوەی لە خەڵە سنووریەکانی ئێستا باز دەکرێت 1970 هەتا 70 بۆ 80 دەهات بۆ کۆمپانیەکانە لە 120 بۆ 30 بۆ حکوومەتە حکوومەت ناتوانێت خۆی ئەم کارە نەبکات نەدرێت بە کۆمپانیەکان بۆ نمونە یاخود لە بوارەکانی تریشە نەکرد لە خەڵە سنووریەکان کاک حەکیم من لەگەڵ هینا من بۆ خۆم لەگەڵ هینا لەگەڵ دەسواڵاکردنی کەرتی تایبەتم و بازاری ئازاد بەو مەرجانەی بازاری ئازاد هەیەی لێرە بازاری ئازاد نییە لێرە بازار کۆنتترۆل کراوە لە سلەیمانیە یەکێتی کۆنتترۆلی کردووە لە هەولێر و دۆهۆکە پارتی کۆنتترۆلی کردووە بازاری ئازادمان ئێمە نییە کەرتی تایبەتیشمان نییە و کووتمان کەرتی حیزب هەیە اقتصادی خزممان هەیە ئێمە باسم کرد شەرم کرد اقتصادی خزمانیی باشە لەبەرەوە کەرتیت ئەگەر کەرتی تایبەتی ڕاستەقینە هەبێ بە قانون بیپارێزی کەرتی تایبەت دەتوانێت وڵات ببوژێنێتەوە بەس ئەمە کەرتی تایبەت نییە قوربان وەکو وتم خەستەخانەکان هی مەسئولەکانن هەتا بەداخەوە ینی لە حاڵەتێکە کە خۆشیان لێیانە قەومێت بڕۆیان لەوە چێ بە خەستەخانەکانی خۆشیان نەبێ خۆیان ئەچن لە ئەوروپا عیلاجی خۆیان و ماڵ و مناڵیانەکەن ئەمەش لێرە باشە هەر بۆ جۆسەی زیرەک هەموو ماڵێک مشکلەی هەیە
یاوێنە بە کۆمپانیایەک ڕای کێشاوە جۆزەیەکی داناوە بە 5 متر 6 متر بە عەمودەکەەوە بەرزە ئەیان توانی هەموو ماڵێک لە ناو سەعاتەکەی خۆیان و جۆزەیە دامێنێت بێەوەی پێویستی بەوە بێ کەرتی کۆمپانیایەک بێنن وایر ڕاکێشەوە بێ و ئەمانە دابنێ ئێبوو نەهاتن هەر کارەبا خۆی دەستگای کارەبای هەرێم لە شارەکانە لە هەموو قەزام ناحەیەکە دەستگای کارەبات هەیە باشە بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتی کارەبات هەیە با خۆیان هاتن جۆزەکەیان لە سەعاتەکەی ناو ماڵەکەی خۆتە ئابست چ پێویستی بەم هەموو پارەیە هەبوو بیەیەوە با جۆزەکە ماڵ خۆشی بکڕێ یعنی با من خۆم جۆزەکەم بکڕایە بەس ئەوان بات نیا بۆیان دابنایە ئەمەی بۆچی بوو بیێندا کامێرەی هین کامێرەی هینە تیژڕۆی ئۆتۆمبیل ئەوانە یانە بە کۆمپانیا طبعاً بۆ دڵنەواییکردنی خاوەنی کۆمپانیاکەیە باشە یانی بە کۆمپانیایەک بەس خۆ ئەویان بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی خۆی بە وارداتی خۆی پلانێک دابنێ لە 2 ساڵە خۆی بە وارداتی خۆی توانێت جێبەجێ بکە دوای هەتەکەشی بۆ خۆیە بێ بێژگەلەوە ئەمە یەکێ لە خەتەرەکانە کە یەی بە کەرتی تایبەت لای ئێمە بۆ خزمەت نییە کەرتی تایبەت لای ئێمە بۆ ڕووتاندنەوەیە بۆ پارە کۆکردنەوەیە باشە ئیجازە بی هینە فەلسفەی کامێرای چاودێری سەر شەقامە هینەکان لە ئەوروپا بۆ چییە؟ بۆ کەمکردنەوەی قوربانیە بۆ وەرگرتنی سزان نییە قوربانیە لەبەرەوە تۆ کامێرەی لە شوێنێک دائەنێن لە پێشەوە قەتعەیەکی 2 متر بە 2 متری یاوێتێ لە پێشەوە داناوەڵی پێشەوە هینە کارەبایە ئاگای لە خۆ بێ بۆ ئەوەی سایق ناچار بێ خێرایەکەی کەم کاتەوە بۆ ئەوەی دائم نەبێ بۆ ئەوەی وەرگەڕان نەبێ بۆ ئەوەی زیان لە ماڵی گشتی نایات باشە بەس لێرە کامێرە خۆیە شارێتەوە لە پەناوپەسێرا خۆیە شارێتەوە ڕسمەگرێ و کابرای سایقیش بەخۆی نازانێت دوایە چێ باجەکەی ئاو بێەوەی سورعەتەکەی کەم کاتەوە ئەبێ فەلسەفەکە لەوایە کە سورعەت کەمکەیتەوە تا قوربانی کەم ببێتەوە لێرە بۆ پیاکردنی پارێ جا بۆ پیاکردنی پارەیە حکوومەت بۆچی بۆ خۆی پارەکە کۆ ناکاتەوە دوای بەشێکی هیچ نەبێ ئاەتەوە بۆ میلەتە بۆ کەسێک بیبات باش سەبارەت بە لێکۆڵینەوە لە سەرۆت و سامانی بەرپرسان پێشتریش بڵین لە ماوەی چەند ڕۆژ ڕابردوو تێبێژێکی تیوبەرێنە باسی لەو کردبوو کە لە هەرێما 13 میلیاردێری دۆلارمان هەیە 10,000 میلیۆنەری دۆلاریشمان هەیە لێکۆڵین پێ دوایە دەتوانرێت دامۆدەکان لێکۆڵینێکی سەرۆت و سامانی بەرپرسەکان بکەن لە مڵک و ماڵیان نازانم لە فڕۆکە و لە vێلا و لە خانوەکانیە هەموو ئەو ژمارانە دەلالەتی بوونی گەندڵیەکی زۆر فراوانە چکە ئێمە ئیقتصادمان نییە بە معنای عیلمیەکەی ئیقتصادمان نییە نەکەرتی تایبەت ئەوە هینە ینی توانیوێتی ئەو ینی گەورە ببێ وەنە ئەوانەی کە حیزبیەکان لە هینەوە هێن لە کار و کاسبی و لەوانەوە لە پرۆژی بەرهەمهێنانەوە هێنانە ئەمە هەمووی واریداتی دزراوی نەوت و گومبرگەکان و ڕسوماتی دائیرەکان ئەدزرێ ئەوانە ئەیبن و پێبن بە ملیۆنێر ئەمە یەکێ لە خەتەرە گەورەکانە لەسەر ئێمە ئەمە ئەگەر هەر بەمە من ئەینە لە قانونێک دابنێ من ئەینە لەکە هازا ئەمانەی لە 1992 کە هاتوونێتەوە لە دوای ڕاپەڕینەوە تو یەکەوە هاتووی قانونێکدا ئەنەی تحقیقەکەی لە داهاتی ئێمە ئەوانەی کە لە شاخ بووین مەسوولە گەورەکان هیچیان نەبووە نەخاوەنی نەباوکیان دەوڵەمەند بووە نەخاوەنی کارگە و مانیفەتۆر و شتیوای گەورە بوو خاوەنی پرۆژەی بەرهەمهێنانی گەورە بوون هیچ نەبوون چەکدار بوون طبعاً بەسەرکردەکانیشەوە چەکدار بوون و موچیان لە وڵاتان و وڵاتانەوە یارمەتیەدران هینان ژیانی خۆیان دابی نەکرد ئێستا هاتوونەتەوە بوون بە خاوەنی تایەتی خاوەنی 15-20 میلیارد دۆلارە لەکوێی بوو باشە ئەبێت ئەمە خەڵکی میلیارد دلار بێ لە کوردستان بە سەرمایە گوازراوە سەرۆکی ئەمریکا 3 میلیارد دلاری بە گوازراوە و نەگۆزراوە بەڵێ بە گوازراوە و نەگوازراوە هەیە لەم هەرێمەی ئێمەیە خاوەنی 10 میلیارد و 20 میلیاریشە بەبێ ئەوەی ڕۆژە کاسبی کردبێ ئەم پارەیە لەکوێیە هەمویان یەکی کۆمپانیا و 20 کۆمپانیا و ئەوانیان هەیە مناڵی وایان هەیە مناڵە تەمەنی لە 20ەکانایە خۆی ڕێکلامەکە لەو دنیاە
پرۆژەی بڵاو بۆتەوە کە پرۆژەکانی لێکەیە بای ملیاران دۆلارە تەمەنی لە 20ەکانایە هێشتا نەچۆتەوەستی لە کوردستانیش نیوە ڕۆژی کاسپی نەکردووە باوکی لێرە مەسوولە خۆی لە وڵاتانەیە بۆ خۆی 30-40 هینی دروست کردووە شوێنی مهمی دروست کردووە و ڕێکلامیش بۆ خۆیەکە بەبێ ئەوەی ئەسڵان باشی هەبێ باش سەبارەت بەنەبوونی کەس لێ پرسێتەوە باش سەبارەت بەنەبوونی کاتیمان زۆر کەمەوە سەبارەت بەنەبوونی پرۆژە یاسای بودجە بڵین لە 2013 تاکو ئێستا پرۆژە یاسای بودجەمانێ تاسنەوە کەشێکی زیاتری خۆڵخاندووە بۆ گەندەڵی بۆ گەندەڵکاران نەبوونی یاسای بودجە لە کوردستانە ئەزانی پێشتر هین قانونی بودجەمان هەبووە پێشتری شەمان بووە هیچ نیانتوانیەوە کۆنتڕۆڵی بکرد بەڵام ئێستا لە نەبوونیان خەتەرترە تۆ کە قانونی موازنە نەبوو یاسای بودجە نەبوو نە ئەزانی واریداتە چەنە نە ئەزانی سەرفیاتە چەنە هەمووی بە گۆترێ لەبەرەوە تۆ ناتوانانی ینی محاسبەی وەزیریش ئەبێ لەسەر ئەساسی قانونی موازنە ئەگەر کەمی سەرف کردووە زیادی سەرف کردووە لەسەر ئەساسی و قانونە لێپرسینەوە لە وەزیر بکەی یا لە سەرۆکی حکوومەت بکەیت تۆ قانونی موازنە نییە باش چۆن ئەتوانی محاسبە بکەیت چۆن ئەتوانی ڕێگە لە گەندەڵی بگریەگە قانونی موازنە باشە سەبارەت بە گەندەڵی سەگەندەڵی وای لە هاتووە هەڕەشەی لە دەرەکی زیاتر بێ لە هەڕەشەی دەرەکی لە هەرێمی کوردستان ئەو گەندەڵی کێسە لە کوردستانایە گەندەڵی لە عێراق و لە کوردستان هەیە لە داعش خەتەرترە چکە داعش بەهۆی گەندەڵیەوە سەری هەڵداوە لە داعش ئەگەر حکومێکی ڕەشیدمان هەبووە لە هەر شوێنە حکومی ڕەشید هەبێ بزانە ئەو هینە حرەکاتی متطرف چ یەساری بێ چ یەمینی تیرۆر خەتەرترە ئەکی چکە ئیرهاب لە گەندەڵیەوە دروستە بێ یعنی دایکی ئیرهاب گەندەڵیە لەبەرەوە ئەم گەندەڵیە ئێمە لە بوونی داعش و قاعدە دو پرسیارم سەبارەت بەم کابینێ دروشمی کوردستانێکی بێسە بوو هەری کار و خزمەت و ئارامی هەبوو لە ماوەی ئەو 2 ساڵە تۆ چیت لێبینی لەم بوارانە وڵا بۆ علاقات عامە زۆر مهمە بۆ ڕێکلام هیچی نەهێشتۆتەوە ینی سەیرە ڕێکلامی ئەەکەیت ئەم دنیا بووە ئەم هەرێمە بووە بە شامی شەریف بەڵام لە هەموو حکوومەتەکانی کە هەموویان فاسید بوون لە 1992ەوە هەتاوەکو ئاخر کابینەی نێچیوان بەزانی ئەم حکوومەتە لە هەموو ئەوانە گەندەڵترە بە ئەرقام یانیەوە دیارە باسی من ئیشم لەسەر گومرگەکان نەکردۆ پشت بە راپۆرتەکانی علی حەمەساڵح و دکتۆر شێرکۆ جەودەت و پێشتر بە سۆران عومەر و ئەوانە کە 3 پەرلەمانتاری چالاک بوون لە هینا لە ناو پەرلەمانی کوردستانە هەر بە هینی راپۆرتەکانی ئەوان لە ڕاستی ئەم حکوومەتە لە هەمویان گەندەڵترە و لە چاکسازیە معنای هەیە تۆ چاکسازی لە گومرگ بکەیت کەچی گومرگ لە 3000 کەمی کرد بە واریداتی گومرگ چۆن چاکسازی کرد 2 ساڵیشە خۆمە هین نییە ئێمە بە شەور ئەوە نییە بڵێ مانگەکە من هاتووم جاری هەشتانە پەرژ 2 ساڵی بەسەر برد واریداتی گومرگەکان لە 3000 کەمیان کردو هیچ چاوەڕی چاکسازیێک ناکەی بەڕێزت ڕژبینی بە هیچ جۆرێک چاکسازی ناکرێ لە تەجوبەیەک نییە لە دنیاە کەسێک من لە پرسیارێک لە جەنابەت و لە بینەرەکانی شت دەکەم خەڵکی ئێمە متمانەی بەم دەسەڵاتە هەیە لە 1992ەوە بەڵێنێکی یاوە هێنابێتە جێگە تۆ خۆت بڕۆرە سەر حملەی انتخاباتی پارتی 2009 نێچیوان بەرزانی سەرۆکی حکوومەت بوو وشیار سیوێلی وەزیری کارەبا بوو لاپەڕەکانی برایەتی 2 ڕۆژ 2-3 لاپەڕەی برایەتی داگیر کردبوو ئەڵێ هەردووچیان ئەڵێن کێشەیەک نەما بە ناوی کێشە کارەبا لە هەرێمی کوردستان لە 2009 ئێستا لە پاریش خراپترین کارەبایە مەسە ئێستا خۆ مۆلیدە نەبێ ئەخنچێن لەم هەرێمەیە مۆلیدە لە هەری کار و گێرانەوەی پاشەکەوتەکە شەروا بوو موچەبرینی هاتە ئەو بۆ دروشمەکەی لە 2009 هەردووچیان وتیان کێشەیەک نەما بە ناوی کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان من لە خەڵگە پرسم کێشەی کارەبا قورستر بووە لە 2009 قورستر نەبووە بە شەرتێک بە لای کەمەوە بە فەسادەوە لە ماوەی ئەو هینا لە ماوەی 2007ەوە کە نەوت ئنتاجەکرێت
لە 2007ەوە تاوەکو ئێستا زیاتر لە 6 ملیار دۆلار لە کارەباس بە فێڕۆ ڕۆشتەوە. بەڵ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەرز محمود ڕەزا پەرلەمانتاری پێشووی عێراق مادومەکەی سوپاس دەکەین. سوپاس بۆ ئەو بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارام تا بەرنامێکی دیکە خواتان.